ئەم ساڵ یونسکۆ لەژێر دروشمی زانیاری وەک بەرژەوەندێکی گشتی ئەم یادە دەکاتەوە. بەو پێی پێدانی زانیاری ڕاست و بڵاوکردنەوەی بە شێوەیەکی ئازادانە بۆ هاوڵاتیان ڕۆڵی گرنگی دەبێت لەسەر خۆشیارکردنەوەی تاک و ڕوبەڕووبوونەوەی هەواڵی درۆ و چاوەشەکاری بە تایبەتیش لەم قۆناغا کە مرۆڤایەتی بە قۆناغێکی هەستیاردا تێپەڕ دەبێت پەتای کۆرۆنا هەڕەشە لە هەموو دانیشتوانی سەرزەوی دەکات. ئاماری پێشەلکاریەکان چوارمانگی یەکەمی ئەم ساڵ بەراورد بە چوارمانگی یەکەمی ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 50 دابەزیوە، بەڵام دەشدانین ئاستی پێشەلکاریەکان لە کانتی توندبوونی بلملانەی سیاسی و فراوانبوونی نەڕەزاتەکانی شەقام زیاد دەکات. ئێستاش کە پارتە سیاسەکان و لیستە هاوپەیمانەکان دەچنە کێبڕکی هەڵبژاردنەوە ترسمان هەیە کە بگۆڕدرێت بۆ توندوتیژی بەرامبەر بە میدیاکاران و بۆیە داوا دەکەین کە ئاسی کێبڕکێ بە زمانی بەرزی مەدەنیانە بێت و نەخلیتێتە ناو گوتاری ڕقوکینە و ناوزڕاندن و بوختانکردن. دەمانەوێت لەم ڕۆژەدا ئەم پەیامە بگەێنین. ئازادی بیرروڕا و ڕادەربڕین و خۆپشاندانی مەدەنی ئاشتی خوازانە مافێکی سروشتیە لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێگەی پێدراوە، ناکرێت بە هیچ پاساوێک پێشێل بکرێت. لەم ڕوانگەوە سنتەری میترۆ داوا لە دادگای تەمیز دەکات بە بڕیارەکەی دادگای تاوانەکانی هەولێر هەڵبوەشێنێتەوە و 5 ساڵەکان و ڕۆژنامەنووسەکە ئازاد بکات. هەروەها ئازادی کاری ڕۆژنامەگەری مافی گەیشتن بە سەرچاوەکانی زانیاری و دەستەبەرکردنی و بڵاوکردنەوەی بە شێوەیەکی ئازاد بە پێی یاسا نێودەوڵەتی و ناوخۆی هەرێمی کوردستان ڕێگە پێدراوە دەبێت کار بۆ فراوانکردنیان بکەین. فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان گەرانتی ئازادی ڕۆژنامەگەری بکەن کە بەپێی یاسای کاری ڕۆژنامەوانی ڕێکراوە لە پاڵ یاسای مافی بەدەستێنانی زانیاری بربەست نەخەنە بەردەم ئازادی کاری ڕۆژنامەنووسان. بەخێر هاتن میوانەکان. ئاماری پێشێلکاریەکان لە سەرەتای ئەم ساڵە واتە لە 1/1/2021 هەتا بەرواری 30/4/2021 بەم شێوەیە بووە. 49 پێشێلکاری بەرامبەر بە 36 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن ئەنجام درراوە. ئامادەبوانی بەڕێز وەک چۆن ئەمڕۆ لە هەموو دنیاە ئەم یاداکرێ یادی یعنی ڕۆژی ئازادی ڕۆژنامەنووسی، ئەمەش لە هەرێمی کوردستان ئەوە زیاتر لە 10 ساڵ ئەم یاداکەینەوە. ئەم یادا ڕۆژێکە بۆ پێداچوونەوەی حکوومەتەکان بە سیاسەتەکانیان، پێداچوونەوەی میدیاکان بە سیاسەتی خەبەریان، بە پابەندبوونیان بە ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەنووسی و هەروەها ڕۆژێکیشە بۆ پێشوازیکردن لە دەست پێشخەرەکان، ئەو دەست پێشخەرانەی کە بۆ ئازادی ڕۆژنامەنووسی و فراوانکردنی بۆ پێدانی زانیاری و شەفافیەت و لێپرسینەوە کارەمەی گرنگن بۆ ڕۆژنامەنووسان و کاری ڕۆژنامەنووسی. ئەمڕۆ بەرپرسێک لێرەیە کە بەڕێز هەواڵەبوو بەکرد پارێزگاری سلێمانیە کە یەکێکە لەو کەسانەی کە یەکەم دەست پێشخەری بۆ دروستکردنی بانقی زانیاری لەو فەرمانگەیە بوو کە ئەو بەرپرسیارەتی تیاوەرگرت بوو کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو. ئێمە ئەو کات پێشوازیمان لێکرد بە بەیاننامەیەک. ئێمە دەستخۆشی لە بەڕێز پارێزگاری سلێمانی ئەەکەین و بەم بۆنەیە ئەمڕۆمانەوێ چەپکە گوڵێکی پێشکەش بکەین. زۆر سپاس دەکەین، هیوادارین بەردەوام بین. ئێمەش بەلامانەوە گرنگە لەبەرەوەی نووسین بەرپرسیارەتیە. ئەمە مۆزەیەکی ئاسەوارێکی تۆنی 2000 تقریباً 700 ساڵ پێش زاینە لە ئیسراوە، 2700 ساڵ پێش ئیستەدەمی بابلیە لە کوردستان دۆزراوەتەوە و لە مۆزەخانەی سلێمانی پارێزراوە. یەکێکە لە نووسینە هەرەکۆنەکانی دنیا لەسەر کوڕی سوورکراوە هەڵکەندراوە. پێشکەشێکین لە جیاتی هەمووتان لە سنتەری میترۆ بۆی هەمومان دڵنیابین کە نووسی بەرپرسیارەتێکە بۆ ئایندە ئەمێنێتەوە و مێژووی مرۆڤایەتی دیارێتێت. بە ناوی پارێزگای سلێمانیەوە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری جیهان لە ڕۆژنامەنووسانی کوردستان و هەموو جیهان پیرۆز دەکەم. سوپاسی گیانبازی و خۆنەویستی و خۆبەخشی و ئازایەتیتان لێ یەکەم کە پێشمەرگە ئاسا مەردانە بە دوای دەستخستنی زانیاری ڕاستەوەن. دیسانەوە ئومێد دەکەین کە ئەو خۆشەویستانەی و هەر کەسێک لەسەر ئازادی بیرروڕا، ڕادەربڕین، ڕۆژنامەگەری،
دەستخستنی زانیاری ڕاست بۆ کۆمەڵگاکەی دەستگیر کراوە بە زووترین کات ئازاد بکرێ شەرمێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان ئەگەر لە زیندانەکانی ئێمەیە کەسێک لەو بابانی کە باسم کرد بەهۆی ئازادی ڕادەربڕین یا بیرروڕاوە یا ڕۆژنامەگەریەوە بەدەر لە یاساکان و یاسایەکی دادپەروەرانە و حکومدانێکی دادپەروەرانە لە زیندانەکانە بێت.